ئێمە دوو جۆر مرۆڤمان هەیە تۆ لە کامیانی یەکیان کە یارەماسیە خود پەتاتەی سوورکراوە بەو شێوەیە سۆزەکەی لە قەراغ دەورێکە ڕۆدەکەن ئەوەی تریشیان سۆزەکە بە تەواوی پەتاتەکە یاخود یارەماسیەکە دادەکەن من لەو شێوەی یەکەمیانم بزانین چەند لە سەدی خەڵک بەو شێوە هەن 87 لە سەدی خەڵک بەو شێوەی کە من هەمواتە 1 ملیۆن و خوردەیەک خەڵک بەو شێوەنە کە لێرە دیار ڕاپرسیان کردو وەکو منن و 13 لە سەدی خەڵکیش بەو شێوەن کە دیارە سۆزەکە بە تەواوی پەتاتەکە دادەکەن سڵاوتان لێبێت هاوڕێیان بەخێر بن بۆ ئەم ڤیدیۆیە من ناوم دێڤانە و لەم ڤیدیۆدا تێستێک دەڕۆین کە زۆربەی خەڵک دیارە ڕاپرسیان تێدا کردووە کە دوو جۆر مرۆڤمان هەیە ئێوە لە کامیانن یاخود بۆی کە من باشتر بناسن و خۆتان باشتر بناسن کە لە زۆرینەی خەڵکی ئەم جیهانن یاخود لە کەمینەی خەڵکی ئەم جیهانن ئەم ڤیدیۆیە لە دەستمەدا هەڵبەت پێش دەستپێکی ڤیدیۆکە ئاماژە بەوە بکەم لەمە بەدووە لە هەموو ڤیدیۆکان یەک یا چەند کەسێک هەڵەبژێرن و بە دیاری خەڵاتی ئەەکەین دیارێکەش لەوانەیە 10 تا 50 دلار یا تەنانەت زیاتریش بە تیر و پشک لە نێوان ئەو کەسانەی کە کۆمنت دادەنێن خەڵاتی بکەین و دیارەکەی پێشکەشکەین هەڵبەت ئەوەش بڵێم ئەگەر ڤیدیۆکەتان لایک نەکرد بێ یاخود چەنێڵی منتان ئەگەر تاوەکو هێزا سابسکرایب نەکرد بێ کۆمنتیشان دانابێ ئەگەر براوەش بێنەوە دیارەکەتان پێشکەش ناکرێت بۆ حتمما لایکی بکەن سابسکرایب بکەن کاناڵەکەم و لە خوارەوەش هەر شتێک کە حەز لێ کۆمنتی بنووسە و لە کۆتایی مانگیش لەو ڤیدیۆانەی کە خەڵات و دیاری تێدا بوونە تیر و پشک دەکەم و یەکێک لێوە براوەی ئەم خەڵاتە دەبن لە هەر شوێنێکی ئەم دنیای بن خەڵاتەکەتان بەدەست دەگەێنی بێمەتەلی بچینە سەر ڕاپرسیەکانی دیکە لەم ڕاپرسیەدا دەڵێت ئێوە لە کام شێوەن کاتێک کە نۆتیفیکیشنتان بۆ دێ یاخود نامەتان بۆ دێ زوو دەچن وڵامی دەدەنەوە و دێنەوە دەرە یاخودنا وەکو منن بەم شێوەیە هەزاران پەیام و نۆتیفتان بۆ دێ بەڵام چاوی لێ ناکەن حوسڵ و تاقەتتان نییە من ڕێک بەم شێوەم زانی چەند لە سەدی خەڵک بەو شێوەن کە من هەم 37 لە سەدی خەڵک بەو شێوەن واتە نزیک 500,000 کەس کە لێرە لەو راپرسێدا بەشدار بووە بەو شێوەن کە من هەموو 63 لە سەدی خەڵک زوو نۆتیفیکە یاخود پەیامەکان یا نامەکەیان چاو لێەکەن و وەڵامی دەدەنەوە دەچین بۆ ڕاپرسی دیکە ئەمن ئێستاش بۆ معلوم نەبەوە پێمای بەشێکی زۆری خەڵکی شێسە سەرگەردانن کە بە گیف دەڵێن گیف هەربەت بخۆم پێی دەڵم گیف یان دەڵێن جیف واتە نە ڤیدیۆ ناکسە شەوەکە ئێستا لەنێ ڤیدیۆکەدا دەبینن لە تەلێگرام یا لە زۆر شوێنی دیکە لە ئینستاگرام وانە هەیە ینی ڤیدیۆیەکە کە دەنگی نیە بۆ وێنەیەش نییە ینی وێنەیەک نییە کە ڕاوەستاوی هیچ تەکانێک نەخوا تەکانێک دەخوا و ڤیدیۆژ نیە و وێنەش نییە خولاسە دڵنیام کە دیوتانە من کە پێی دەڵم گیف زۆربەی خەڵکیش پێمابی پێی دەڵێن جیف بەڵێ 51 لە سەدی خەڵک لەم دنیادا پێی دەڵێن گیف وەکو من و 40 لە سەدی خەڵکیش پێی دەڵێن جیف ئێوە کامیانن جیف یا گیف هەڵبەت لەگەڵ ڕاپرسیەکە کە من ئەنجامی دەن ئێوەش دەتوانن ئەنجامی بدەن و لە کۆتاییدا یاخود هەر ئێستا دەتوان لە بەشی کۆمنتەکەدا بینووسن کێوە لە کامیانن دەچین بۆ ڕاپرسی دیکە ئێوە لە کامیانن کاتێک سەعات یاخود کاژێر دادنێن بۆی کە بەیانەن و خەبەر بێن یەک دانە کاژێر دادنێ بۆ نمونە 35 خولەک و هەرو کاتکە زەنگ دەخوا یەکسەرە هەڵەسن و کارەکەتان دەکەن یاخود نا ڕێک وەکو منن 35 45 55 85 دقە دایدنێن هەر کامیانش کە زەنگ دەخوات خاموشێکەنەوە و ئەیکوژێنەوە تەخت بۆی دەنونەوە تاوی دیکە زەنگ دەخواتەوە دووبارە خاموشێکەنەوە و دەنونەوە هەڵبەت من لەوەش خراپترم هەبووە بۆ نمونە سەعات 8 داناوە 81 دقە 82 دقە 83 دقەوانم داناوە هەمووشیان خاموشەکەم لە کۆتایی دە سەعاتدا و خەبەرێمەوە بێگومان من لەو شێوم زین ئاین زۆرینەی خەڵک وایە یان نا 55 لە سەدی خەڵک لەم دنیاە بەو شێوەن کە سەعاتەکان یاخود ئالارمەکەیان بەو شێوەیە تەنزیمەکەن و 45 لە سەدی خەڵک بەو شێوەن کە یەک ئالارم دادەن والله برایانی یەک دانە لە سەختیەکاری من بەیانیان هەستانە زۆر کاتە بوو کە بوتڵێک ئاو دادنێم بۆیە کە بەیانی کە ئالارمەکە لەیدا زوو بوتڵاوەکە بەخۆم داکەم و بێمە سەرهۆش ینی زۆر هەبوو وا بکەم ڕاپرسیەکەی دیکە دەڵێت دەسمان توالێتی ئێوە چۆنە ئایا ڕۆکەی بێردا یا بە پشتەوەدا هیمە کە پێرەدا وەلی وا بزانم زۆربەی خەڵک بەم شێوە نا بە پێچەوانە بۆ 78 لە سەدی خەڵک بەو شێوە بوون کە ئێمەش دەستماڵ توالێتەکەمان بە هەمان شێوەیە 22 لە سەدی خەڵکیش بەو شێوەیە کە لە پشتەوە ڕادەکێشترێت ئەم ڕاپرسەی دیکە پێپسیا کۆکاکۆلا من کاشقی کۆکاکۆلام زۆر کەم وهەیە کە پێپسی بخۆمەوە مەگەریدی کۆکاکۆلام هەروە دەست نەکەوێت بزانین کۆکاکۆلا چەند لە سەدی خەڵکە 74 لە سەدی خەڵک کۆکاکۆلان هەڵبژاردو 26 لە سەدی خەڵکیش پێپسی ئێوە کامیان پێپسیە کۆکاکۆلا پیتزا ئەمە زۆر گرنگە کاتێک کە پیتزایەکەتان تەواو دەکەن قەراغەکەی کە هیچی پێوە نیە تەنیا نانەکەی فڕێڵ دەدەن یاخود نایخۆن یا هیچ شتێکی پێوە ناڵ هەمووی کاولەکەن و هیچ شتێک لەسەر سینەکە خو کەچەفەکە نایڵنەوە ڕێک من بەو شێوەمە یانێ و نانەم بە هیچ شتێک پێ ناخورێ بە سۆس و بێ سۆس و بە نوشاب بە هیچ شێوەیەک بۆم ناخورێ ئێوە لە کامیان من کە لەمەم زین چەند لە سەدی خەڵک وەکو منن
ئۆ 32 لە سەدی خەڵک ئەمەیان پێچەوان 32 لە سەدی خەڵک نانەکەی ناخۆن بۆ فڕێڵەنەوە 64 لە سەدی خەڵک هەموو پیتزاکەی دەخۆن تقریبان 791,000 کەس دەنگی بەمە داوە کە نانەکەی هەموو دەخۆن و 370,000 کەسیش بەو شێوەیە کە من نانەکەی فڕێدە بوو ئەوانش فڕێدە. لەم راپرسەی دیکە دەڵێت گوڵەگەنم یاخود بەلاری بە کام شێوە دەخۆن ئایا لی دەکەنەوە و دەنێ و قاپێکی داوێن و بە کەشێک یا بە شتێک دەیخۆن یاخود ناوە بەدەدانە پێکومان بەم شێوەیە نازانێ وەشتورن 67 لە سەدی خەڵک دڕێک بەو شێوەن کە ئەوای دەخۆوە 33 لە سەدی خەڵکیش خۆیان پێڕۆمانسی و باکلاسە بۆ شێوەی دە قاپی دەکەن و دەیخۆ. لەم راپرسەی دیکە دەڵێت لە نێو چاتەکانتان ئەم دیارە تێکستە چۆن دەنێرن بەو شێوەیە کە ئەوڵ دوو نقطەکە دادنێن دواتر ئەم پرانتێزە لێدن یا وەڵ پرانتێزەکە دواتر دوو نقطەکە من بەو شێوەم بۆچی چونکە ئەو دوو نقطەیە لە نێو کیبۆردەکەم سەریع یانە لە سەفحەی ئەوڵی کیبۆردەکەمە بەڵام ئەوەی تر تا ئەوەی دانێم دەبێت بسمە سەفحەی وڵاتر دوابێن و کەمێک سەخترە بۆیە بم بەو شێوەی دادنێم نازانێ وەش چۆن و زۆربەی خەڵکیش چۆنە. ئۆ دا لە سەدی خەڵک بەم شێوەن ینی 90 لە سەدی خەڵک بە شێوەی پێچەوانەی وەن لەبەر ئەو ئەد سوورێک نامانە 90 لە سەدی خەڵک بەم شێوەی دیکەن 1 ملیۆن دەنگیان پێداوە بەم شێوە چۆن شتیوا دەبێت دا ئێوە پێم بڵم بزانین ئەمە ئێمە ڕاستە یان نا ئێوە چۆن ئەم ئیمۆجیە یاخودەم تێکستە دەنووسن بەرحەکس بەو شێوەیە یاخود ناڕووی دەولایدا هەستا لە بەش کۆمنتەکە دەبم نووسە بە بۆ مشەخص ببوو دیاری بکرێت. لە راپرسیەکەی دیکە دەڵێت ئێوە خەمیری دەدان شۆرەکەتان چۆن کاتێک کەم دەبێ یاخود بۆ کۆتاییەگا لی دیکێشنە دەرێ ئایا بەو شێوە کاولیەکەن و هیچی نایڵن یاخود نا بە مڕەتەبی و بە جوانی ئەوە لولیە دەن و تا هەمووی خەڵاسە بێت. وەڵام من بەم شێوەم یانی و چیە شێتی شووری بۆی وا لێ دەکەیت من بەم شێوە بزانین زۆرنەی خەڵک چۆنن چون 5 سەدی خەڵک ینی 55 لە سەدی خەڵک بەم شێوە کابلی دەکەن کارێکی زۆر خراپبوونە شیاوەکان بەڵام بەو شێوەمە هیچتر نازانێەوەش چۆنن. ئۆهۆ نۆتێلا چۆن نۆتێلا خۆی بە کەوچک یاخود بە کارت یا بە چەقۆ بە چەقۆ کۆ ئاخورێ یان وەکۆ باکلاسانە مەسەنەوە نانەکێڵ دەستن و دەیخۆن یان بە کەوچک وڵام من بە کەوچک ینی بە چەقۆ یاخود کارت هیچ کات نەم خواردووە بۆ بۆیە بزانین چەند لە سەد دەنگی کەوچکەیە 49 لە سەد خەڵک بە کەوچک نوتێلا خۆن یا دەینەزنە سەرنانەکە و 51 لە سەدی خەڵکیش بە چەقۆ. ئێوە لە کامیانە لە کۆتاییشدا لێ ڕاپرسێکی لێ دەڵە لول پێکەنین یاخود ها ئێوە لە چاتکردن ئیمۆجی پێکەنین دەنێرن یاخود بە نامەیەک دەنووسن هێ هۆ کامیانن. وەڵام من هەر قات ئەو هێ هۆ ئەوانە ناڵێم یەک ئیمۆجی پێکەنین دەنێرم ڕاحەت و خۆش و ئاسوودە بزانین زۆرنەی خەڵک چۆن ئۆ 50 50 لە سەدی خەڵک ئیمۆجی پێکەنین دەنێرن و 50 لە سەدی خەڵک بەڵێ خۆشەویستان بەو شێوەیە ئەمە ڕاپرسیەکە بوو هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێ. ئێوە چۆنن ڕاپرسیەکەتان هیوادارم تاوەکو ئێستا لەگەڵ من پێ بە پێات بن واگەر هەستان لێبوو لە بەش کۆمنتەکەدا پێم بڵن چۆنن ئایا نزیکی وەکو منن یا بە پێچاوانەی منن لەگەڵ زۆرینەی خەڵکن لەگەڵ کەمینەی خەڵکن من بەو شێوەیە کە تاوەکو ئێستا هاتم زیاتر وا بزانم لەگەڵ کەمینەی خەڵک بووم بۆی کە ناوت پستە ناو تری پوشکەوەی لە یادمەکە هەرێستا کۆمنت بە ئارانی بکە بۆی کە شانسی زیاتریش دەبێت. زۆر سپاس کە تاکو ئێستا لەگەڵ من تا ڤیدیۆکی دیکە ماڵەوە.